لا چەند کەسێکەوە ئەم بابەتە ئیشارە کراوە کە بۆ حملەی انتخابیە. سەرەتا من ئەوە دەڵێم ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانی لەگەڵ جوتیارەکانی خۆمانی لە ڕووی یاسایی و بە هەموو شێوەیەک پشتیوانە یاساییەکانیان دەکەین و ئەوان خەڵکی ئەسڵ ئیشارە ئەو گوندەم دەکرێت پشتیوانیان لێ بکرێت. ئێمە لێرە بیان ئەڵێن بەڵێ پشتیوانی تەواویان لێ دەکەین و بەڕاستی ئەم کارانە زۆر جار لێرە لێ دەبینین عسكر هەڵەسێ بە وشانە. من تەسەوڕ ناکەم ئەمە ئیشی عسكر نییە، ئەمە ئیشی یاسایە، دەکرێت لە چوارچەوەی یاسا بێت و ئەوانەی ئەو گوندەی شەر کەسێ مێژووی ئەو گوندەی خوێنە بێتەوە دەزانێت کە بە توولی تاریخ ئەو دەیە ئەو گوندە گوندێک بووە کوردنشین بووە ئێستاش پێوەی. بۆیە ئەم جۆرە زەختە ئەتوانین بڵێن لای چەند کەسێکەوە ئەم بابەتە ئیشارە کراوە کە بۆ حملەی انتخابیە. هەر کاتێک بەداخەوە ویستی بێتیان کەسێک لە نەتەوەرکی تر خۆی بکاتە بەتەڵ هەڵساوە بابەتێکی ئیترچی گوند دژی کورد کردوێتە بابەتێ بۆ ئەوەی کە بتوانێت خۆی دەنگی پێبێنێ. بۆیە ئەمە پشتیوانی تەواوی خەڵکی گوندەکەمانەکەین. وەڵا من تاکیدم کرد لە سەرەتاوتم هیچ کاتێ هێز نەیتوانێت چارەسەری کێشەکان بکە. یەقین بن ئێستەیش هێز و تفەنگ و عسکەر ناتوانێت چارەسەری و کێشانە بکە.